شارچیەتی سیاسەتی حیزبەکانی دەسەڵات بۆ کۆنتڕۆڵکردنی خەڵکی هونەرمەندی یاخی و بەهەڵوێست. بورهان مەجید لە بەشێک لە گۆرانی نەورۆزیدا دەڵێت لە بۆکانێ ببارێ هەتا حەمرین شین دەبێت. خەونی سەبڵاخ و ئامار خەمی سوڵتان و شایە ورەی بەرزی باوەڕمان لە گیانی یەک بوندایە مکریانم تینوی بێ خەمیش لۆ خەمگین دەبێ لە بۆتانێ ببارێ هەتا حەمرین شین دەبێ. کۆی ئەم پەیامە مەبەستێتی پێمان بڵێ کورد چارەنووسێکی گرێدراوی هەیە بەیەکەوە و پێکەوە یەکانگیر هەر هەوڵێک بۆ لێکجیاکردنەوە و دژوەستان بەمە لێکدانە لەو سروشتەی کە کورد دەقی پێوە گرتووە. کوردەکان خواستیان بوو ڕۆژێک دەسەڵاتدار بن و لەژێر دەستەی ڕزگاریان ببێ هاوکات لە سایی ئەم دەسەڵاتەوە هەوڵ بدەن کار بۆ کوردستانی گەورە بکەن بەڵام هەرزوو ئەو خەونە لە گۆڕنرە. گەر سیاسیەکانی نەتەوەی سەردەست لە فارس و تورک و عەرەب پارچەیان کردبێت ئەوە کورد لە ناو یەک پارچەدا پارچەیەکی تریان کردە واقع و دیواری دێگەڵیان کرد بە ئەمری واقع چەشنی دیواری بەرلین هەر بەوەوە نەوەستان و هەنگاوێکی گەورەتر و دوژمنکارانەتریان هەڵهێنا. ئەویش پەتکردنی خەڵکەکەی بوو و شارچێتی و عەشیرەت خوازی دوو چەک بوون کە دەستیان بۆ برد. هەر لەو کاتەوە هەوڵیاندا هیچ دوو شار و دوو قەزا و دوو ناحیە و دوو گوندێک لەگەڵ یەکتر کۆک نەبن و بکەونە گیانی یەکتر چونکە هەمیشە دیکتاتۆرەکان لەناو ئەو گەلانەدا دەمێننەوە کە خەڵکەکەی یەکگرتوونیە و لەناو یەکتریدا ناکۆکە. ئەوان لەو بۆشاییەی نێوان خەڵک سوود وەردەگرن و درێژە بە سیاسەت و بزنسی خۆیان دەدەن. لە سەرەتاوە ویستیان ناکۆکی بخەنە نێوان هەولێری پیرەقەڵا و سلێمانی مەدالیای سەرا دهۆکی ڕەنگین و زاخۆی پڕخۆراگری و وەفا سەید سادقی سەرەڕمی داد و یەکسانی لەگەڵ هەڵەبجەی دیندار و دڵبریندار و جوانی پشدەری پشت ئەستور بە قەندیل و خۆراگری و پاکی لەگەڵ ڕانیەی خاوەن جێگە و پێگە و ڕاماڵەری ستەم و جەفا. کەرکووکیش وەک هەمیشە بۆ سیاسیەکان سەرچاوی داهات بووە و بۆ خەڵکیش سەرچاوی خەبات بەڵام لەم هەوڵەیاندا سەرکەوتوو نەبوون چونکە هێشتا جوانی و ئەوین لەو شارانەدا لە هاتوچە و هاموشۆدایە هێشتا جوانی و ئەوین و محیبەت لە زار و زمان و ئاخافتنی خەڵکدایە. یادەکانیان یادی یەکترە و لە کارەساتی 24 مانگی 4 ساڵی 1974 قەڵاتزێ ڕانیەی دەواازە هاوسۆزە بۆ یادەکانی ڕانیە پشدەر بەشدار و زامدار و هاوسۆزە پردی دەلالی زاخۆ ڕەمزی بادینانە دهۆک بووکی زاراوەی زاخۆ و نیشتیمانە بۆ یادی شەهیدانی سەید سادق هەڵەبجە ئەسرین دەڕێژێ و لە یادی هەڵەبجەدا سەید سادق شادیەکانی خۆی دەنێژێ. لە داستانەکانی سلێمانی لە مەقام و بەستە و حەیرانی هەولێر ئاوێتەی مەجلیسەکان دەبێ و لۆی هەولێر و شکۆ و شانازی و پێگەی مێژوویەکەی هەولێریش وەک گوڵی لاولاو لە بەژنی باڵای سلێمانی دەئاڵێ و شارەکەی بابان دەست لەسەر سنگ بۆی دەوەستێ. ئەو ڕایەڵە بەهێزە کۆمەڵایەتیە هێزی زیاتر بوو لەوەی سیاسیەکانی کورد و غەیرە کورد درست بخەنە ناوی. تا ئێستاژە و بەیەکەوە ژیانە بووە بەگرەی ئەوان و هەموو توانەکانیان لە دروستکردنی دیوار لە نێوان خەڵکی شکستی هێن. تەنانەت زیاتر لە جاران کوردە تەواوی پارچەکان دژی ئەو سیاسەتە وەستا و هیچ کاتێک فەزڵ و گەورەی شارێکی نەدا بەسەر شارێکی تردا. لە ڕۆژهەڵاتی نیشتیمان شاعیری کۆچکردو جەلالی مەلەکشە بۆ بەرزی ئەو ڕوحیەتە و هیوا بۆ لادانی سنوور دەڵێت ئاخۆ دەبێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی دەڵاڵانی بەرگەراژی شاری سنە هاوار بکەن سلێمانی سلێمانی. لە باکووری کوردستان مۆمێک دابگیرسێ شەوقەکەی دەگاتە باشوور لە ڕۆژاوا کۆبانی مەترسی بکەوێتە سەر باکوور گردەگرێ و لاوان بەدەم سەماوە بۆی دەبن بە قەڵغان. لە باشوور پارکەکان و دوکانەکان و شاشەکانی وڵات دەبن بە ناوی کۆبانی. لە ڕۆژهەڵاتی نیشتیمانیش لە شارەکانی کرماشان و سەقز و بانە و ئیلام و بەهاباد و سنە و مەریوان تەواوی خەڵک بەڕێپێوان هاوار دەکەن و دەڵێن هەتا کورد بمێنێ کۆبانێ دەمێنێ. کەواتە هەموو گرەوکردنێکی سیاسیەکانی کورد و غەیری کورد بۆ دەرسخستنە ناو ئەو بەیەکەوە ژیانە شکست دەهێنێ و کوردوتەنی وەکتفی ڕۆ و بای لێدێ و بەردەم و چاوی خۆیان دەکەوێتەوە و بۆیان دەبێتە پەڵەیەکی تەڕ و شک نەبووەوەی پڕ شەرمەزاری.